فرمودەیە من ئێستا لێرەش لەم بیبەراڵێم هەر کەسێکی بە هەڵە لەم قسانەی من تێگەیشت بێت یان بوختانی دروست کرد بێتن یان پێی وا بێتن ئەمن سوکاتی بە یەکێک لەوانەی کردوبم کە ئەم دینەی سەرخستووە ئەگەر یەکێکی وا بیر کرد بێتەوە من داوای لێبوردنەکەم داوای لێبوردن لە خودای خۆیەکەم کە ئەو مزگینی بە پێیاوەداوە ئەم دینەی سەرخستووە داوا لەو خەڵکەکەم لە خۆمەکەم لە عایلەی خۆمەکەم لە هەر کەسێک ئەەکەم کە دڵی ئێشا بێتن وەخواشی حەزی لەوانەیە کە تەوبە ئەکەن ئەمن بەردەوام تەوبەم کردووە و لێرش تەوبەی خۆم بۆ خوای دەرئەبڕمەوە کاکە ئەگەر دەرهەڵە بە هەڵە خوا نیەتی من ئەزانێ بەڵام ئەوانەی تریش کەوا تێگەیشت بن ئەمن داوای لێبوردنەکەم بەو شێوەی کە سەرەتا برا بەڕێزەکانم ئەوەی کە پرسیار لە پرسیارەکەدا هاتووە پەیوەندی بە ئیمامی عوتمانەوە بێت ئەو پەرلەمانتارە کە دوێنێ بە ئاشکرا لە بەرچاوی هەموو بینەرانی کورد وتی من داوای لێبوردن لە خوا دەکەم تەواو کۆتایی پێبێنن هەر کەسێک دوای ئەوەش هەر لەسەری بدوێت ئەمە گوناهبار دەبێت خۆی گوناهبار دەکات چونکە خۆشەویستترین کەلیمە وشە لای خوا ئەوەیە کە تۆ بڵێ خوای من تەوبە دەکەم گەڕامەوە لای تۆ داوای لێبوردنم هەیە تەواو کۆتایی پێهات خوای گەورە بە گەورەی خۆی مەزنی خۆی بەرزێتی خۆی تەوبە قبول کات ئێستا تۆ قبولی ناکەیت کەواتە کە قبولی نەکەیت مەوزوعەکەیت و مەوزوعی دینداریەتی نییە بۆی بەڕێزەکانم دەبێت بە زانستەوە و بە دینداریەوە ئێمە مامەڵە لەگەڵ چەمکەکان و لەگەڵ ئیشەکان و مووقفەکان و هەڵوێستەکان بکەین و لەگەڵ کەسەکان بکەین بزانین شەرع چیمان پێ دەڵێ ئاوا نەک بە حەماسەت و بە جنێودان و قسەی سووک و بەو شێوازە نابێت چارەسەر ناکرێت بەو شێوازە چارەسەر ناکرێت بۆیە یعنی خۆشەویستترین کەلیمە لای خوا ئەوەیە عەبدێک کە هەڵەی کرد بڵێ خوای گەورە من داوای لێبوردنم هەیە تەواو ئەمما